دوای ناکۆکیەکی قوڵی سیاسی نێوان هەولێر و بەغداد بە تایبەت لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم بەغداد سەرجەم دەرگاکانی بەسەر هەرێمدا داخست و دوا بە دوای ئەوەش حکوومەتی هەرێم چەندین جار داوای گفتوگۆ و لێک تێگەیشتنی لەگەڵ بەرپرسانی بەغداد کردووە، بەڵام تا ئێستا وەڵامێکی ئەرێنی حکوومەتی هەرێم نەدراوەتەوە. هەر وەختێک بەغدا ئامادە بێت بۆ گفتوگۆ ئێمە لە هەرێمی کوردستان ئەو ڕەغبەتەمان هەیە. پێمان وایە کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا پێویستی بە دانوستاندنێکی جددی هەیە. هەر بۆیە لە نوێترین هەنگاودا هەر سێلایەنی گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی بۆ دیموکراسی بە شاندێکی باڵا سەردانی بەغدادیان کردو لەسەر ئاستی باڵاشدا پێشوازیان لێکرا. ئەندامێکی پێشووی پەرلەمانیش دەڵێت هەر لایەنێک بتوانێت قسەیەکی خێر لە پێناو بەرژەوەندی میلەت بکات کارێکی باشە، بەمەرجێک کاریگەری لەسەر ناکۆکی ناوخۆ دروست نەکات. دوای هەموو قەیرانانێک کە دروست بوو بەداخەوە کە حکوومەت هەم نەیتوانی ئەو ئەرکانەی سەرشانی خۆی جێبەجێ بکە و لایەنەکان دابەش بوونە چوونی ئەو شاندە ئەگەر بتوانێت قسێکی خێر بکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بە ئاراستەی دەربازبوونی هەرێم لەو قەیرانانەی کە تێکەوتووە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری بەنسبەتی ناوچەکانی کەرکووک و دووسخورمات و کە ئێستا لەژێ هەڕەشەی دەرکردن و تعریب و سڕینەوەی ناسنامەدانە کارێکی باشە بەمەرجی ئەوەی کە هەرێمی کوردستان و قەوارەیەشی فیدراڵی لە ناو چوارچێوەی دەوڵەتی عێراقا پارێزراو بێت. پارلەمانتارێکیش دەڵێت ئەو شاندەی چۆتە بەغداد هەنگاوی باشی بڕیوە و توانیویەتی ئەو بەستەڵەکەی نێوان هەرێم و بەغداد بتوێنێتەوە. دەشڵێت بەغداد ڕەزامەندی نیشان داوە لە داهاتوودا هەماهەنگی تەواو لەگەڵ ئەو لایەنانەدا بکات کە بەرژەوەندی میلەتیان دەوێت نەک حیزبی و شەخسی. ئەو سەردانە زۆر کاریگەری هەبووە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەڕاستە خۆ دوای دانیشتنەکە لەگەر ئەوان لە ڕێگای وتەبێژەکەیەوە ڕایگەیاند کە ئەو ئامادەیە موچەی سەرجەم فەرمانبەران وەزارەت و کارمەندانی هەرێمی کوردستان بنێرێ بەڵێنی بەو شاندەداوە کە دەرگای گفتوگۆ بکاتەوە ئەو کێشە و گرفت و قەیرانانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لەسەر بناغە و بنچینەی دەستور چارەسەری گونجاییان بۆ بدۆزێتەوە جێ لە داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بگرێ. دوای ئەنجامدانی پرسی ڕیفراندۆم و بەدەستەوەدانی نیوەی خاکی کوردستان بە کەرکووکیشەوە هاوڵاتیانی هەرێم باجێکی قورسی ئەو هەڵە سیاسیانەیاندا کە پارتی و یەکێتی ئەنجامیاندا، بەڵام لە ئێستادا هەوڵەکانی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانی بۆ دیموکراسی ڕنگدانەوەیەکی گرنگی لە شەقامی کوردی دروست کردووە و پێشوازی لێکردنیان لەسەر ئاستی باڵای بەغداد ئاماژەیەکی ڕوونە تاوەکو لە داهاتوودا ئەو هێزوو لایەنانە ڕۆڵیان لە چارەسەری کێشەکان هەبێت. بە پێی زانیاریەکانیش توانیویانە چەندین بەڵێنی گرنگ بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەردوولا وەرگرن، بە توندیش جەختیان لەسەر موچەی فەرمانبەران و ئاساییکردنەوەی ژیانی هاوڵاتیانی کەرکووک و دووسخورماتوش کردوتەوە. ئاراس عەزیز کەناڵی پێم هەولێر.